ئیمانداران سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار بە ڕەحم و بەزەی خۆی بمانگێڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی. ئینسان لەو دنیایەدا بەچی عاقیبەت خێری دنیا و قیامەت دەبێت؟ هەم لە دنیادا عاقیبەتی خێر دەبێت، بە بەختەوەری دەژیێت، و هەم لە قیامەتیشدا سەرنجامی خێر دەبێت. زۆر شت هەیە کە عاقیبەتی ئینسان بە خێر دەگێڕێت لە دنیا و لە قیامەت، بەڵام ئێمە تەنها دوو شت بە کورتی باز دەکەین کە زۆر شتی دیکە هەیە، بەڵام بە کورتی ئەوەی کە دەبێتە مایەی عاقیبەت خێری ئینسان لە دنیا و لە قیامەتدا. یەکەمیان بریتیە لە پند وەرگرتن لە ڕووداوەکان، لە بەڵام موسیبەتەکان. کاتێک کە بەڵام موسیبەتێک بەسەر ئینسان دێت، کاتێک کە ڕووداوێک ڕوودەدات، ئینسان پەندی لێ وەربگرێت، چونکە جاری وا هەیە چەندین ڕوودا و ڕوودەدات، بەڵام موسیبەت دێت، بەڵام ئینسانی وا هەیە هیچی لێ زیاد ناکە و هەروەکو خۆیەتی. بۆیە خوای گەورە پێمان دەفەرمێت: فاعتبروا يا أولي الأبصار، ئەی خاوەن عەقڵەکان، ئەی ئەوانەی کە دەبینن شتەکان وەکو خۆی دەبینن، پند و عیبرەت وەربگرن. یاخود دەفەرمێت: فانظر كيف كان عاقبة المجرمين، تەماشاکەن سەرئەنجامی تاوانباران چی لێ بەسەر هات و چیمان بەسەر هینات، چیان بەسەر هات. واتە تەمەشای سەرئەنجامەکەیان کەن بۆ ئەوەی کە پند و عیبرەتیان لێ وەربگرن. بۆچی؟ چونکە ئینسان زۆربەی هەرە جار کە شتەکانی بەسەر دێن، جاری وا هەیە هی کەم و کوڕی خۆمانە، جاری واش هەیە حکمەتێکی لە پشتەوەیە کە خوای پەروەردگار دەیەوێت دەسەڵات و قودرەتی خۆی نیشانماندات، دەیەوێت ڕاستیەتی ئەو دینەی لە واقعدا بسەلمێنێت. بۆیە موسڵمانان هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە جەنگی ئوحوددا کاتێک کە تێشکان و کاتێک کە لەو جەنگەیەدا تێشکان، پرسیاریان کرد و گوتیان: ئەنە هذا، ئایا ئەوە لەکوێوە؟ چۆن ئێمە تێشکین و بەهۆی چیەوە بوو؟ خوای پەروەردگار فەرمووی: قل هو من عند أنفسكم، بزانن ئەوە خەتای خۆتانە و هەڵە و کەم و کوڕی خۆتانە کە تێشکاون. ئەنجا ئەگەر خوای گەورە بەرامبەر بە پێغەمبەر و هاوڵان ئاوا بفەرمێت، دەی ئێمەش زۆر ئەولاترین کە هەر شتێک کە ڕوودەدا بزانین کە کەم و کوڕیەیەکی خۆمانی تێدایە. بۆیە خوای گەورە دەفەرمێت: وما أصابكم من مصيبة بما كسبت أيديكم، یاخود فبما كسبت أيديكم، بزانن هەر بەڵاو موسیبەتێکتان بەسەر دێت، هەر ناخۆشی و ناڕەحەتیەکتان بەسەر دێت، بزانن ئەوە کە هۆکارەکەی بۆ هۆکاری خۆتانەوەیە، بە کەسبی دەستی خۆتانە، کەم و کوڕی خۆتانە. ويعفو عن كثير، خوای پەروەردگار لە زۆرێک لە کەم و کوڕی و تاوانەکانی ئینسانەکان خۆش دەبێت، بەڵام زۆرێکیان ئینسان تووشی موسیبەت و بەڵا دەبێت بۆ ئەوەیە کە ئینسان بگەڕێتەوە یاخود پلەی بەرز بێتەوە لە لای خودای پەروەردگار. بۆیە یەکێک لە زانایان دەفەرمێ هاوار بۆ ئەو کەسەی کە خوای گەورە موسیبەت و بەڵای بەسەر دێنێت تاقی دەکاتەوە. ئەنجا لە پێش تاقیکردنەوەکە چۆن بووە، لە دوای تاقیکردنەوەکەش هەر بە هەمان شێوازە و هیچی لێ زیاد ناکات. جاری وا هەیە دەرد و بەڵا و نەخۆشی دێت، جاری وا هەیە موسیبەت دێت، جاری وا هەیە قات و قوڕی دێت، جاری وا هەیە زەرەر و زیانمان بەسەر دێت. ئینسانی وا هەیە هیچ هەز ناکات و بیری لێ ناکاتەوە، پەندی لێوەرناگرێت. جاری وا هەیە ڕزق و ڕۆزی فراوان دەبێ و خۆشی و خۆشگوزەرانی دێت، لە جیاتی شوکری خوای گەورە ئەو کەسە کوفرانەی نیعمەت دەکات. دەی پند لە ڕووداوەکان وەربگرین، ئەوە مایەی عاقیبەت خێری ئینسانە لە دنیا و لە دوا ڕۆژدا. ئەوەی کە بەسەرتان دێ ئینسانەکان پەندی لێ وەربگرن، لە دنیا و لە قیامەتدا پێی دەگەڕێنەوە سەرفراز و هەروەها عاقیبەت خێر دەبن. پێغەمبەر صلی الله علیه وسلم با تەماشاکەین لە یەکێک لە فەرمایشتەکانیدا جوان پێمان دەفەرمێت ئەوەی کە بەسەرمان دێت زۆربەی هەرەجار حکمەتی خوای پەروەردگاری لە پشتەوەیە و هی دەستی خۆمانە. دەفەرمێ: خەمس ئیذا ابتولیتم، ئەی خەڵکی نەبزانن کە پێغەمبەر صلی الله علیه وسلم
ڕۆژێکیان ڕووی کردە کۆمەڵی مهاجرین و فەرمووی ئامۆژگاری کردن 5 شت هەیە کاتێک کە پێیەوە گیرۆدە ببن ئەگەر تووشی ببن ئەو 5 شتانە بزانت چه دەرد و بەڵام موسیبەتێکتان بەسەردێنن دەرس و پەندی لێ وەربگرن فەرمووی وأعوذ بالله أن تدركهن پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای کرد بۆ ئەوەی هیچ گەل و میلەتێک هیچ مسلمانێک تووشی ئەو 5 گرفتاریە نەبێت چونکە کە تووشی ئەو 5 تاوانە بووی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بەرامبەریدا سزایەکەی و ئەوەی کە ئینسان لە دنیادا تووشی دەبێ ڕوونی کردوتەوە جایەکێک لەوانە کە ئێمە مەبەستمانە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ولم ينقص المكيال والميزان فەرمووی لەناو هەر گەل و میلەتێکدا کەم و کوڕی پەیدا ببێت لە کێشانە و لە پێوانەدا لە کڕین و لە فرۆشتندا و هەروەها لە معاملەی ڕۆژانەیاندا کەم و کوڕی هەبێت بە شێوازی ناشەرعی بێت دزی و خراپەکاری تێدا بێت بە شێوازی حرام بێت پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لەناو هەر میلەتێکدا ئەوە پەیدا بوو کڕین و فرۆشتنەکەیان نادروست بوو پێغەمبەر 3 شتی دیاری کرد کە بەسەر ئەو میلەتە دێت واتە ئینسان دەرس و پەندی لێ وەربگرە ئەوە فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بزانە ئەوڕۆ چۆن ئەوەمان لەناو داهاتۆتە دی و چەند جاریش دووبارە دەبێتەوە پێغەمبەر فەرمووی إلا أخذوا بالسنين إلا ئەو میلەتەیە بە ساڵانی وشکە ساڵی و نەبارینی باران تاقی دەکرێتەوە کاتێک کە معاملە و کڕین و فرۆشتنیان بە شێوازێکی دروست نەبوو کێشانە و پێوانەیان بە شێوازێکی دروست نەبوو بزانە ئەو میلەتە تووشی وشکە ساڵی دەبێت دووهەمیان فەرمووی وەشدەتی المەئونە و هەروەها دووهەمیان تووشی ژیان تەنگی دەبێت تووشی گرانی بازار دەبێت تووشی بێکار و کەسابەتی دەبێت و هەروەها تووشی ئەوە دەبێت کە ژیانی زۆر بە قورسی دەست دەکەوێت تووشی گرانی بازار دەبێت و جەوری سوڵتان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەو گەل و میلەتەی کە ئەوەی لە ناودا پەیدا بێت کێشانە و پێوانە و کڕین و فرۆشتنی دروست نەبێت فەرمووی کاربەدەستانی زاڵم و ستەمکاریان بەسەردا زاڵ دەبن و حکمیان دەکەن ئەو 3 شتە ئینسان بیر بکەوە لە ئەنجامی چیدا لە ئەنجامی ئەوەدا کە خەڵک کێشانە و پێوانە و کڕین و فرۆشتنی بە شێوازێکی دروست نابێت کەواتە ئینسان بیر بکەوە پند وەربگ لە ڕووداوەکان ئەو فەرمایشتانەی پێغەمبەر بەڵگەن لەسەر پێغەمبەرایەتی پێغەمبەر و گەورەی پێغەمبەر و هەروەها بەڵگەنە لەسەر ئەوەی کە وەکو ڕۆژی ڕوون دەبینین ئەوەی پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم ڕوو دەدات و بگرێت چەندین جاریش دووبارە دەبێتەوە جاخۆشی بۆ ئەو کەسەی کە دەرس و پند لە ڕووداوەکان وەردەگریت و عاقیبەت خێر دەبێت دووهەمیان ئەوەی کە ئینسان عاقیبەت خێر دەکات لە دنیا و لە دوا ڕۆژدا بریتیە لە پاراستنی هاوسەنگی لە نێوان دنیا و دوا ڕۆژدا لە نێوان دنیا و قیامەتدا خۆی گەورە ئینسانی دروست کردووە مانیع نییە لەوەی کە لە دنیادا بژێت بە ژیانێکی سەربەرزانە بە ژیانێکی ڕۆک و پێک بەڵام گرنگ ئەوەیە لەسەر حیسابی قیامەت لە دنیادا تێپەڕاندنت نەبێت و لەسەر حیسابی قیامەتەکە دوێران نەکەی و دنیاکەت ئاوەدان نەکەیەوە بەڵکو ئینسان هاوسەنگ بێ لە نێوان دنیا و هەروەها لە نێوان قیامەتیشدا یەکێک لە زانایان دەفەرمێت بە ئەندازەی ئەوەی کە لە دنیادا دەمێنیەوە کار بۆ دنیات بکە بە ئەندازەی ئەوەش کە لە قیامەتدا دەمێنیەوە کار بۆ قیامەت بکە جا تەماشاکە خۆی گەورە دەفەرمێ مەتاع قەلیل دنیا ژیانێکی زۆر کەمە بەڵام وەلئاخیرەت خەیر وئەبقا بەڵام ئاخیرەت و دوا ڕۆژ هەم دەمێنێتەوە و هەم باشترە دنیا کاتیە بەڵام ژیانی دوا ڕۆژ هەتاییە دنیا ژیانێکی کەمە مەتاع قەلیل نەکیرەیەکی نەناسراوە بۆ ئەوەی کە بزانین شتێکی زۆر کەمە لە چاو قیامەت بۆیە قەولێکی زۆر جوانەکە ئەو زانایە دەفەرمێت بە ئەندازەی ئەوەی لەو دنیادا دەمێنیەوە کاری بۆ بکە بە ئەندازەی ئەوەی کە لە قیامەتیشدا دەمێنیەوە کار بۆ قیامەتت بکە ئینسانی مسلمان هاوسەنگی ڕادەگرێت لە نێوان دنیا و لە نێوان قیامەتدا واتە دنیاکەی بە شێوازێک دەژیێت کە زەرەر بە قیامەتی نەگەێنێت پیاوێک بە محەممەدی کوڕی واسع دەڵێ ئامۆژگاریم کە کە یەکێکە لە پیاوچاکان دەفەرمێ ئامۆژگاریەکت بکەم بە شێوازێک کە ببیە پادشا وەکو پادشا بژێی لە دنیا و لە دوا ڕۆژدا
فەرمووی جا چۆن وام لێ دێکە وەکو پادشا بژیم دەڵێن فڵان کەس ژیانی وەکو ژیانی پاشای وایە یعنی هێندە ژیانی خۆش و ڕێک و پێک و چاکە فەرمووی چۆن دەبم بەو کەسەی کە وەکو پادشا لە دنیا و لە دوا ڕۆژدا بژیم فەرمووی ئیزهەد فی الدنیا لە دنیادا دنیا بەکەم بگرە وەکو پادشا بەڕێوە دەچی لە دنیاشدا و هەروەها لە قیامەتیشدا یعنی ئەوە ناکە ئینسان واز لە دنیا بێنێت چونکە خوا بۆیە ئینسانی دروست کردووە لە دنیادا بژێت بەڵام دنیا بەکەم بگرە وەکو خۆی تەماشایکە وەکو خۆی بیبینە ئیمامی عومەریش ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ زۆر جوانی فەرمووە کە دەفەرمێت الزهد في الدنيا راحة القلب والبدن ئینسان کاتێک کە لە دنیادا دنیا بەکەم بگرێت وەکو خۆی تەماشای کات دەبێتە مایەی ئیسراحەت و حەسانەوەی دڵی و هەروەها دەبێتە مایەی حەسانەوەی بەدەنی و هەروەها لاشەی ئەنجا ئینسانی موسڵمان هاوسەنگە لە نێوان دنیا و لە دوا ڕۆژدا و هەروەها هەموو شتەکان بە چاوێکی دنیایی نابینێت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت فآثروا ما يبقى على ما يفنى ئەوە هەڵبژێرە کە دەمێنێتەوە بەسەر ئەوەدا کە لە ناو دەچێت و هەروەها نامێنێتەوە واتە قیامەت هەڵبژێرە بەسەر دنیادا یعنی لەسەر حیسابی قیامەتت لە دنیادا بە شێوازێک نەبی کە قیامەتت وێران ببێت و شتەکان هەموو شتێک بە چاوی دنیاییەوە مەبینە بەڵکو بە چاوی ئیمانیەوە ئینسانی ئیماندار تەماشای شتەکان دەکات پیاوێک بەسەرهاتێکی گەڕایەوە گوتی لە وڵاتی بەریتانیا چووینە مارکێتی پیاوێکی زۆر ڕێزی گرتین ئەوەندە ڕێزی گرتین خەجاڵت بووین لەوەی کە زۆر ڕێزی گرتین زۆر ڕێزی لێ ناین بەڵام دواتر جارێکیان چووینە ماڵەکەی بینیمان بەو شێوازەی لە ماڵەکەی هێندە ڕێزی نەگرتین شەر نییە لە هەموو شوێنێکی وابێت و هەموو کەسێک وابێ بەڵام زۆربەیان ئەوەی کە موسڵمان نییە ئاوا تەماشا دەکات گوتی پێمان گوت فڵان کەس بۆچی هاتینە ماڵەکەت ئەوەندە ڕێزت نەگرتین بەڵام لە دوکانەکەت ئەوەندە ڕێزت لێ ناین و ئیحراجت کردین گوتی کاکە لە دوکانەکەم لەوێ لەبەرەوەی ئیشم پێبوون بۆیە هێندە ڕێزم گرتن یعنی چی یعنی لەبەرەوەی ئیشێکی تیجارەت و بازرگانی پێتان هەبوو ویستم سەرنجتان ڕاکێشم بۆ ئەوەی کە بازاڕم زیادکە بەڵام لە ماڵەکە چونکە ئیشم پێنین ئەوەندە ڕێزم نەگرتن ئینسانی ئیماندار ئاوا تەماشای دنیا ناکات ئاوا ئینسانەکان نابینێت بۆچی چونکە موسڵمان حەقی خۆیەتی هەموو شتەکان وەکو بە چاوێکی دنیایی ببینێت بەڵام موسڵمان هەموو شتێک بە چاوێکی دنیایی نابینێت بەڵکو بە چاوێکی ئیمانی و قیامەتی تەماشای کارەکان دەکات پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ فأجملوا في الطلب ئینسان کاتێک کە بە دوای ڕزق و ڕۆزیدا دەگەڕێت کاتێک کە بە دوای دنیادا دەگەڕێت پێغەمبەر دەفەرمێ بە جوانی و ڕێک و پێکی بە دوایدا بگەڕێ بەبێ ئەوەی کە ئیفرات و تەفریتی تێدا بکەی بە شێوازی خۆی بە جوانی و ڕێک و پێکی بە دوای دنیا و کار و کەسابەتی دنیادا بگەڕێ جا دەفەرمێ خذوا ما حل ودعوا ما حرم ئەوە بەدەست بێنە کە بۆت حەڵاڵە کە ڕێگە پێدراوە کە مەشروعە واز لەوە بێنە کە ڕێگەت پێ نەدراوە و هەروەها حەرامە تەماشاکەن بەڕێزان پیاوچاکانی پێش ئێمە ئافرەتانی چاکی پێش ئێمە ئەوانەی کە ساڵح و بۆ خوا گونجاو بوون چۆن تەماشای دنیایان دەکرد چۆن هاوسەنگیان دەپاراست لە نێوان دنیا و لە نێوان دوا ڕۆژدا هاتووە لە یەکێک لە ڕیوایەتەکان کە هاوسەری زانایان و هەروەها پیاوچاکانی پێش ئێمە هاوسەری پیاوانی سەلەفی ساڵحی پێش ئێمە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێ بێت دەفەرمێ هاوسەرە چاکەکانیان کاتێک کە پیاوەکانیان دەچۆ دەرەوە بۆ ئەوەی کە کار و کەسابەت و بژێوی دنیا بەدەست بێنن بەیانیان کە دەچوونە دەرەوە ئافرەتەکانیان بە پیاوەکانیان دەگوت ئیتەقی الله فینا ئاگاتان لێ بێ و تەقوادار بن و هەروەها بترسن دەربارەی ئێمە دەیان فەرموو کاتێک کە ڕزق و ڕۆزی و بە دوای بژێوی دنیادا دەگەڕێن ئاوا بە شێوازێکی هاوسەنگ تەماشای دنیاکەن تووشی ڕزق و ڕۆزی و بژێوی حەراممان نەکەن ڕۆزی و پارە و پولی حەراممان بۆ نهێننەوە ڕزقی حەراممان بۆ نهێننەوە لە خوای پەروەردگار بترسن چونکە دەیان فەرموو ئێمە سەبر و ئارام دەگرین لەسەر ئاگری برسیەتی و لەسەر نەبوونی بەڵام سەبر و ئارام ناگرین لەسەر ئاگری دۆزەخ واتە حەرام ئینسان بەرەو ئاگری دۆزەخ دەبات تەماشاکەن بەڕێزان چەند جوانە ئینسان ئاوا تەماشای دنیا بکات
چەند جوانە کە ئافرەتی ئاوا ئیماندار و ڕێک و پێک هەبێت بە پیاوەکەی بڵێ تووشی حراممان نەکەی سەبر دەگرین با فەقیر بین بەڵام سەبر لەسەر ئاگەری دۆزەخ ناگرین سەبر لەسەر حرام ناگرین چونکە حرام ئینسان بەرەو ئاگەری دۆزەخ دەبا خوای پەروەردگار پەناماندات. کەواتە لە کۆتاییدا و دەرەنجامی کۆتایی چیمان پێ دەڵێت و هەروەها چارەسەری بەڵاو گرفت و نەهامەتیەکان لە چیدا ئینسان دەستی دەکەوێت. لە دووشتدا ئینسان چارەسەری هەر بەڵاو گیر و گرفت و هەروەها موسیبەتێکی دەست دەکەوێت. یەکەمیان بەهۆی ئیمانێکی ڕاستەقینەوە، دووهەمیان بەهۆی تەقواداریەوە بەپێی ئەوەی کە خوای پەروەردگار لە قورئاندا ئاماژەی بۆ کردووە. لەناو هەر ئاوایی و گەل و میلەتێکدا ئەو دووشتە هەبێت ئیمانێکی ڕاستەقینە بەڵام ئیمانێکی پابند، ئیمانێک کە ئینسان پابند کا بەکردەوە و عەمەلی ساڵحەوە، نەک ئیمانێکی عورفی، نەک ئیمانێکی میزاجی ئینسان چۆنی پێخۆش بێ ئاوا ئیماندار بێت. ئیمانێک کە ئیمان بە هەموو ئەو شتانە بێنی کە پێویستە ئیمانیان پێبهێنرێت و ئیماندارێکی شەرعی بین نەک ئیماندارێکی عورفی، یعنی هەر ناود مسلمان نەبێت، ناوەڕۆکەکەت ئیماندارێکی ڕاستەقی نەبێت. دووهەمیان چارەسەری هەر گرفتێک بەهۆی تەقواداریەوە دەبێت بەڕێزان. یعنی چی تەقواداری؟ ئیمامی سەوری ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ دەفەرمێت بۆیە بە ئینسانی متتەقی دەڵێن ئینسانێکی متتەقی و لە خوا ترس، چونکە ئینسانی متتەقی خۆی دەپارێزێ لە شتێک کە خەڵک خۆی لێ ناپارێزێت. ئەسڵی تەقوا یعنی لە ئیتقاءەوە هاتووە، یعنی الحەجز، یعنی بربەست. یعنی چی بربەست؟ یعنی تەقوا ئەوەیە بربەستێک دروست بێ لە نێوان ئینسان و لە نێوان حەرام و گوناه و تاواندا. ئەو تەقوایە نێڵێ گوناه و تاوان بکەی، ئەو کەسە تەقوادارە برم. ئەوە تەقوادارە کە ئەو تەقوایەی لێ نەگەڕێت تووشی هیچ حەرامێک ببێت، تووشی هیچ خراپە و خراپەکاریەک ببێت لە دنیادا. جا خوای گەورە دەفەرمێ وەلەو ئەن ئەهل القوڕى ئامنوا واتقوا، ئەگەر بێت و خەڵکی شار و دێهاتەکان ئیمانێکی ڕاستەقینە بێن و ئیمانداری ڕاستەقینە بن، ئەنجا دووهەمیان واتقوا تەقوادار بن، تەقوای خوای پەروەردگار بکەن، متقی بن، بەڵام تەقوایەک کە ببێتە بربەست لە نێوان خۆیان و لە نێوان گوناه و تاواندا. تەقوادارێکی ڕاستەقینە بی ئەوە خوای گەورە دەفەرمێ لەفتەحنا عەلەیهم بەڕەکات من السەماء والأرض، دەی دڵنیابن فەرمایشتی خوای پەروەردگار ڕاستە بەڕێزان. خوای گەورە دەفەرمێ دەرگای ئاسمان و بەرەکەتی ئاسمان و زەویان بەسەردا دەڕێژین. بەهۆی چیەوە؟ بەهۆی ئیمان و تەقواوە. ئیمانێک کە ئیمانێکی ڕاستەقینە و شەرعی بێت، تەقوایەک کە ئینسان بگێڕێتەوە لە هەرچی خراپە و لە هەرچی خراپەکاری هەیە. ئیمامی مالیکیش جوانی فەرمووە، دەفەرمێت جێبەجێکردنی دینی ئیسلام لەسەر زەویدا، ئیقامەی دین لەسەر زەوی و هەروەها جێبەجێکردنی دین لەسەر زەوی دەبێتە مایەی بەختەوەری ئینسان و سەرفرازی ئینسان لە دنیادا. و هەروەها دەفەرمێت ئاخیری ئەو ئومەتە کە ئومەتی محەممەدە صلی الله عليه وسلم، دەفەرمێ ئاخیری ئەو ئومەتە چاک نابێت هەتا وەکو ئەوەی کە ئەوەلی ئەو ئومەتت پێی چاک بووە دەست ئەبەوەوە نەگرن، کە ئەوەلی ئەو ئومەتە کە هاوڵانی پێغەمبەر و چینی تابعین و دوای ئەوانن ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێ بەهۆی چیەوە چاک بوون؟ کە بار و زروفیان لە ئەو پەری خراپیدا بوو، لە ڕووی ئابووریەوە و لە ڕووی کۆمەڵایەتیەوە و لە هەر ڕوویەکەوە کە بیگری لە ئەو پەڕی خراپیدا بوون پێشەوەی کە پێغەمبەر بێت صلی الله عليه وسلم. بەجێگرتنی ئەو دینەوە دەستگرتنیان بە ئەو دینەوە. دەی بەڕێزان چەند فەرمایشتێکی جوانە ئیمامی مالیک پێمان دەفەرمێت ئاخیری ئەو ئومەتە چاک نابێت تاوەکو دەست بەوەوە نەگرێت کە ئەوەلی ئەو ئومەتەی پێی چاک بووە. دەی ئێمەش هەر بەوە چاک دەبین، کۆمەڵگاکەمان هەر بەوەی چاک دەبێت، لە گیر و گرفت پارێزراو دەبین، لە خراپە و خراپەکاری و نەهامەتی پارێزراو دەبین بەهۆی دەستگرتنمان بەو دینەوە و هەروەها بەهۆی جێبەجێکردنی ئەو دینەوە. دوعا دەکەین و دەپاڕینەوە دەڵێن یا ڕەبی خۆیان گیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی، وامان لێ بکەی ئیمانداری ڕاستەقی نەبین لەو دنیایەدا، وامان لێ بکەی بە شێوازێک بژین کە تۆ لێمان ڕازی بی. یا ڕەبی خۆیان گیان داوات لێ دەکەین چۆن هاوڵانی پێغەمبەر دەستیان بەو دینەوە گرت و سەرفرازی دنیا و قیامەت بوون، ئێمەش هیدایەت دەی و تەوفیقمان دەی دەست بەو دینەوە بگرین، ئەو دینە جێبەجێ بکەین لەسەر زەوی، عاقبەت خێری دنیا و قیامەت بین.
یا ربی خوایە گیان هەرچی بەڵا و ناخۆشی و ناڕەحەتی هەیە لەسەرمان هەلابەری یا ربی خوایە گیان هەرچی دەرد و بەڵا و نەخۆشی هەیە لەسەرمان هەلابەری هەرچی نەخۆشی و ناڕەحەتی و بەڵا و گرفت و مصیبەت هەیە لەسەرمان هەلابەری تەوفیقی هیدایەتمان دەی کە دەست بەو دینە پیرۆزەی تۆ بگرین جێبەجێیکەین لەسەر ئەو دینە بژین لەسەر ئەو دینەش بمرین بەهۆی ئەوەش یا ربی خوایە گیان عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی یا ربی خوایە گیان هەر کەسێک تووشی ناخۆشی و ناڕەحەتی بووە تووشی زەرەر و زیان بووە یا ربی خوایە گیان وای لێ بکەی کە بگەڕێتەوە بۆ لای تۆ و هەروەها یارمەتی بدەی و دەروی خێری خۆتی لێ بکەیەوە یا ربی خوایە گیان تەوفیقمان دەی و عاقبەت خێری دنیا و قیامەتمان کەی لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر پارێزراومان کەی و هەروەها لە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆتدا لە ڕۆژی قیامەتدا هەمومان بەیەکەوە کۆ بکەیەوە لە خزمەتی پێغەمبەردا صلى الله عليه وسلم آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين